مەڵە بەخسەکردنی زیاتر لە بارەیکردنەوەی مەرزی شوشمێ کە بە نێودەوڵەتی کراوە لە باشووری کوردستانەوە دەکەوێتە پارێزگای هەڵەبجەوە لە دیوی ڕۆژهەڵاتی کوردستانیشەوە دەکەوێتە پارێزگای کرماشان. گرنگی ئەم مەرزە چ سوودێکی دەبێت بۆ ناوچەیە و بۆ هەرێمی کوردستانیش لە هەڵەبجەوە بەڕێز شاهین حەمەڕەزا جێگری پارێزگاری هەڵەبجەمان لەگەڵدا. بەڕێز شاهین حەمەڕەزا سڵاوتان لێبێت وم کاتتان باش. بەڕێز شاهین حەمەڕەزا ئەمڕۆ مەرزە بە تەواوی کرایەوە، گەشتیاران هاتوچۆیان کرد، ئەگەر هاتوچۆیان کرد چەند گەشتیار هاتوچۆیان کردووە دەوترێت دواتر داخراوەتەوە، داخستنەکەی بەهۆی جەژنەوە بوو یان چییە؟ سڵاو بەڕێزان، ڕێز و سڵاوم بۆ بینەرانی بەڕێستان. ببوورە زۆر باش گوێم لە دەنگت نییە و لە پرسیارەکە شەر نییە. بۆ دووباراکەمەوە گەر کێشەکە نازم لە نزمی دەنگەکە بێت بۆی من دەنگ بەرزکەمەوە. باسم لەوە کرد کە ئەمڕۆ مەرزی شوشمێ بە نێودەوڵەتی بەڕەسمی کرایەوە. دەنگ ئێستا زۆر باشە. ئەمڕۆ چەند گەشتیار لە سنوورە هاتوچۆیان کرد و دەوترێت دواتر مەرزەکە داخراوەتەوە، ئەگەر داخراوەتەوە بەهۆی جەژنەوەی یان بۆ داخراوە؟ زۆر سوپاس دیارە سڵاو ڕێز بۆ بینەرانی بەڕێستان. ئەمڕۆ من سەرەتا پیرۆزبایی لە خەڵکی پارێزگای هەڵەبجە و لە هەرێمی کوردستان و پارێزگای کرماشانەکەم کە ئەمڕۆ بەڕسمی مەرزی تێوەڵە شۆشمێ کرایەوە و دیارە ئەوەش هەوڵ و ماندووبوونی ئیدارەی هەردوو لە چ ئیدارەی هەڵەبجە و ئیدارەی پارێزگای کرماشان بە هیمەتی هەموو لایە توانرا ئەمڕۆ مەرزەکە بکرێتەوە و دیارە لە سەرەتایکردنەوەی مەرزەکەشە خەڵکانێکی کەم هاتوو چۆیان کردوانەوە دوای ئەوە کە داخرا هۆکارەکەی ئەوە بۆ کە ئەمڕۆ عەرەفەیە و بەیانی جەژنە لەبەر نەبوونی دەوام و ئەوانە بۆ مدەیەکی کاتی داخرا و ئیشەڵا لە دوای جەژن لە ڕۆژی یەکشەمەوە ئەکرێتەوە هاوڵاتیان ئەتوانن هاتوچۆی گەشتیاری بکەن چ لە پارێزگای هەڵەبجەوە بۆ پارێزگای کرماشان و لە پارێزگای کرماشانەوە بۆ پارێزگای هەڵەبجە و هەرێمی کوردستان. باشە. گرنگیە ڤەکردناوی مەرزی چییە و تایبەتە بە گەشتیاریان ژی ممکنە دەسەبە ڕۆژێدا ji بۆ liv û tevgera bazirganî jî bît؟ دیارە وەک خۆتان زانکردنەوەی هەر دەواازەیەکی سنووری لە هەر شوێنێ بکرێت و ئەهمیەت و گرنگی خۆی هەیە، چ لە ڕووی بازرگانیەوە چ لە ڕووی گەشتیاریەوە بێت. ئێمە مەرزی تێوەڵە شۆشمێ پێشتر بازرگانی لێوە کراوە بەخەی ئەوەندەی کە خۆی هەبوو توانراوە ئیشوکاری بازرگانی لێ بکرێت خەڵک مستەفید بۆ لی. وەک پێشتری ژوتم بە هیمەتی هەموو لایە هەوڵی ئەوە دراوە کە ئەم مەرزە بکرێتە مەرزێکی ڕێگەی گەشتیاری شەبێ بۆ ئەوەی خەڵک بتوانێت چ بۆ گەشتیاری بێت بۆ ئیشەڵا کە کەس نەخۆش ناکەوێت بۆ حاڵەتی نەخۆشی بێ هەر شتێک بێ کە یانوێ سەردانی دەوڵەتی ئێران بکەن. دیارە ئەمە ئەهمیەتی خۆی هەیە و هەردوو لا مستەفید ئەبن چ لە ڕووی گەشتیاریەوە چ لە ڕووی بازرگانیەوە. بەڵێ ڕێگاوبانی ئەو ناوچەیە لە ئاستێکی پێویستە ڕێگاوبانی ئەو ناوچەیە کە لادات بەرەو مەرزەکە و حتا بە تێوەڵۆبیارا پێما بێت تێپەڕێت کە ئاگاتە مەرزەکە ڕێگاوبانەکەی لە ئاستێکی پێویستە یان پێویستی بە چاکردن هەیە پێما بێستا بەشێک لە ناو مەرزەکە هێشتا خۆڵە. بەڵێ ڕێگاوبانەکەی خۆی قیرە هەتاکو مەرزەکە ینی لە هەرکیەوە بۆی ڕقیرە هەتاکو سەرحدودی مەرز کە ئێمە لەم دیەوەکە هەیە، بەڵام ئەو قیرە لە ناو مەرزەکەیان باش ینی لە بەردەم ئەو بینیان کە کراون تو بەڵام پێشەوەی کە لە خورماڵ و ئەتوان بڵێم دەرەچی هەتاکو لە تێوەڵەش دەرەچیت جادەکەی زۆری وێرانە و چاڵ و چۆڵی زۆری تایە و ینی پێویستی بە تعمیرات هەیە. لەم دوایشەوە بە هیمەتی بەڕێوەبەری ناحیە و ئیدارەی ناحیەی بیارە توانراوە لەگەڵ لایەنی پەیوەندیدارە قسە بکرێ و پارەی بۆ تەرخان کرا و ئیشەڵا دەسەکرێ بە چاکردنی ئەو شوێنانەی کە خراپن بۆ ئەوەی زیاتر بتوانێت جادەکە باش بکرێت لەوەی کە ئێستا هەیە. خۆی قیرە بەڵام لە زۆربەی شوێنەکانە تاسیتیایە و هەڵکەنرا و جادەکانی باش نییە. باشە هێژای شاهین ژڕووی بازرگانی و ئەف مەرزە دکارە سەدا چەندێ ڕۆژانە یان jî dikarin bêjin heta mehane û salane li ser bazirganiya di navbera Herêma Kurdistanê Iraq û Komara İslamiya Îranê zêde biket. O amarek heye? بەڵێ بەڵێ
ئەو لە ڕووی بازرگانی وەکو پێشتر پێم وتن ئەم مەرزە ئێستا ڕاستە ئەمڕۆ کراوەتەوە بە ڕووی گەشتیاری کراوەتەوە بەڵام پێشتر هەر بازرگانی لێوە کراوە بەقەدەر توانای خۆی کە لەو سنوورەوەکە بۆ لە بەرەی خۆتان نزانن منتیقەیەکی شاخاویە ڕەنگە زۆر مەجای ئەوەندەیتیانە بێ بتوانێت سیارەی گەورە و لۆری و ئەمانە لێەوە هاتوو چۆ بکە بەڵام هەر لی کرا و خەڵک مستەفید بۆ لێیوە لەو بازرگانیشەوە هەم پارێزگای هەڵەبجە هەم پارێزگای سلێمانی هەم ئەو شار و شارشکانی کە بە دەوری مەرزەکە هەیە توانراوە لە ڕێی توجارەت و بازرگانی لێ بکرێت و ئیسفادەی سوودی لێبینراوە. بەڵێ بەڕێز شاهین حەمەڕەزا جێگری پارێزگاری هەڵەبجە لە هەڵەبجەوە لەگەڵماندا بووی سپاس بۆ کاتەی بێمەتاندا.